بینانی بەڕێز سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشەویستان لە ئەڵقەی سێهەمی دیدار و گفتوگۆکەمان سەبارەت بە مێژووی بستنەوەی حەقا دواتەوەر و دوا گفتوگۆمان لەسەر ڕێبازی حەقا و بستنەوەی حەقا گەشتین لە قۆناغی دوای کۆچی دوای مامەڕەزا کاکە حەما دەبێتە سێهەمین ڕابەر و مرشیدی ڕێبازی حەقا و بستنەوەی حەقا. لە قۆناغی کاکە حەمەدا کۆمەڵێک گۆڕانکاری ڕوئەکاتە بزوتنەوەکە و بە جۆرێک لە جۆرەکان لەوێشدا بەشداری سیاسی کاکە حەما وەک ڕابەری سێهەم هەم لە شۆڕشی نوێ و هەم لە شۆڕشی ئەویشدا بەشداری دەبێت. هەروەها بەراورد بە مێژوو ڕابردووی 80 ساڵی بزوتنەوەی حەقا و قۆناغە جیاوازەکانی گەشەکردن و فراوانبوونی بزوتنەوەکە و هاتنی ڕابەرێک لە دوایەکانی کە لە ئەڵقەکانی ڕابردوودا خستمانە ڕوو لە ئێستادا ئەکرێ بپرسین ئایا ڕەوش و بارودۆخی ئێستای بزوتنەوەکە لە ڕووی ئاینی و مەزهەبی و کۆمەڵایەتی و سیاسیەوە چۆنە و لە چ دۆخێکدایە؟ ئایا پەیوەندی نێوان باڵ و ڕەوتە جیاوازەکانی لە ئێستادا چۆنە و چ پرۆژەیەکی کۆدەنگی و یەکڕیزی لە ئارادایە بۆ زیندووکردنەوە و گەشەپێدانی بزوتنەوەکە؟ ئایا هۆکارەکانی لاوازبوونی بزوتنەوەکە بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا لە ئەوە بارودۆخێکدا تەشکیە و خانەقا جیاوازەکانی حەقا چەند لە توانایدایە شوێن کەوتوان و هەواداران و لایەنگرانی حەقا ئاراستە بکات؟ ئایا ئەنجومەنەکانی حەقا کێن و ڕێبەران و ئەنجومەنەکانی حەقا چەند لە ئازداخوازی و چاوەڕوانەکانی جەماوەری حەقەدان؟ ئایا چالاکی و جموجوڵە ئاینی و کۆمەڵایەتی و سیاسیەکانی ئەمڕۆی بزوتنەوەکە لە چه ئاستێکدایە؟ ئاخۆ دەسەڵاتی سیاسی و ئیداری حکوومەتی هەرێم و لایەنە سیاسیەکان ڕێگرن لە بەردەم گەشەکردن و زیندووکردنەوەی بزوتنەوەکەدا یاخود یارمەتیدەر و هاوکار دەبێ ئایندە و داهاتووی بزوتنەوەکە بەرەو شوێ بڕوات؟ ئەیزان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و هەڵسەنگانی بارودۆخی ئێستا و ئایندەی بزوتنەوەکە لە ئەڵقەی سێم و کۆتایی دیدارەکەماندا بەردەوامی و درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ بەڕێز شێخ هاوڕێ کاکە حەمەی مامەڕەزا ڕابەری بزوتنەوەی حەقا و سەرپەرشتیاری خانەخای کلکەسمەق. کاک شێخ هاوڕێیان دیسانەوە بەخێربێتەوە بەرنامەکە. کاک شێخ من بەرلەوەی پێم خۆشە یەکەم پرسیارم بۆ دەست پێ بکەم بەر لەوەی بچینە سەر قسەکردن لەسەر بارودۆخی ئێستای بزوتنەوەکە و دواتر ئایندەی بزوتنەوەکە. پێم خۆشە بڕێک لەسەر کۆتاییەکانی قۆناغی مامەڕەزا و دەستپێکردنی قۆناغی کاکە حەمەی باوکتان وەکو ڕابەری سێمی بزوتنەوەکە بوەستین. ئەگەر بگەڕێنەوە بۆ قۆناغی سەردەمی ڕێبەرایەتی مامەڕەزا ئەو کات کە دەگیرێ هەڵوێستی هەوادارانی بزوتنەوەکە برادرانی حەقا سەبارەت بە گرتنی مامەڕەزا چیە بێ لەو ڕۆژگاریە؟ مامەڕەزا کە ئەگیرێت ساڵی 44 تاوان پێش ئەوە مامەڕەزا وەکو پاسمان کرد بەرنامەیەکی داناوە بۆ نوێکردنەوە و یەک خستنەوەی بزوتنەوەی حەقا باڵێن. مامەڕەزا یەک شتێکە کات کە جیاوازە لە شێخ عەبدولکەریم سەردەمی شێخ عەبدولکەریم گونەیان لەبەر کردووە. مامەڕەزا هەڵەسێت داری بەڵاڵوک تەوزیعەکات کە هێمایەک بێ بۆ ئاشتی خوازی لە باتی چەک ئەڵێ ئەمە بەکاربێن. ینی هەموو هەواداران و لایەنگرانی هەموو هەوادارانی مامەڕەزا لە 42 بەدواوە لە ساڵی 43 داریان وەرگرتووە لە هەموو ناوچەکانی کوردستان کە هاتوون سەردانی مامەڕەزایان کردووە یا بۆیان چووە یا وەریان گرتووە باڵێن. ساڵی 44 کە ئەگیرێ هەموو هەوادارانی مامەڕەزا بە دارێکەوە ئەڕۆن بەرەو کەرکووک لە باتی چەک و هەموو شتێک بۆ ئەو سەردەما ڕێوڕسمی ڕۆشتنی بۆ هێنانەوەی مامەڕەزا زۆر گرنگ بۆ ئەو کاتە لە ناوچەکەیە و بەتایبەتی لە عێراق هەوادارانی هەموو واز لە ملک و ماڵ و سەر و سەروەتی خۆیان دێنن ئەچن بۆ هێنانەوەی مامەڕەزا. تەمان مامەڕەزا لەگەڵ چەند کەسێکە یەکێک لەوانە مەلا سابیری سۆفی بۆ کە ژیراوە لەگەڵیان خەڵکی سلێمانی ئەنێدرێن بۆ عەمارە دوورخرێن و بۆ عەمارە خەڵکەکانی حەقەش لە هەموو ناوچەکانەوە ماڵ و سەروەتی خۆیان بەجێ دێڵن و ئەڕۆن بەرەو کەرکووک. یەکەم شوێنیان خاڵی دەست کۆبوونەوە گۆپتەپا بێت. گوندی گۆپتەپا لە گوندی گۆپتەپەوە بەڕێ ئەکەون بەرەو ناحی شوان با بڵین ڕێدار لەوێەوە بۆ کەرکووکە ڕۆن
تا ئەگەنە ئەوێ زۆریان پێچێتم ئەن ماڵ و منداڵ و شتیوایان پێ و ڕێڕۆشتنیش بە پێ زۆر گرانە لە کەرکک هەموو یەکەگرنەوە ژمارەیان ئەبێتە 12,000 کەسێک 12,000 بەرەو ژوور 12,000 کەسێک ئەمە ڕێو ڕسمەکە وا بووە تەمان ئەو کاتە لاین لەوێ بۆ نوێنەری بەریتانی لە کەرکک اینجا ئەو دوایی لەگەڵیان ئەکەوێتە گوتوێژ و گفتوگۆ و چەند خاڵێک دیاریەکەن بۆ هێنانەوەی مامەڕەزا و بۆ ئەوەی ئەوان بگەڕێنەوە بۆ نمونەیەکێک لەوانە قەرەبوویان بکرێتەوە ئەمە زۆری بردووە ڕێوڕسمەکە 3 مانگی بردووە وا بە ئاسان نییە کە ئێمە لێرەیە بە ئاسانی باسێکەین و لیا لە چەندێر ڕێکا لە کتێبێکە ئەنووسێ ئەوە وا ئاسان نییە خەڵکی تیا شەهید بووە خەڵکی تیا مردووە قوربانیان داوە کچێکی مامەڕەزاش بۆ لەوانە کچی مامەڕەزا خۆی کردوتە بەڵاوجێری کۆمەڵەکە با بڵین دوعای کردووە کە کۆمەڵەکە بە سەلامەتی بگەڕێنەوە ئەو ببێتە بەڵاوجێڕێن چەندین کەسی تریتیا ڕۆیشتووە بڵێ دەوترێت ئەم دارەی کە حەقەکان بەکارێن هێناوە هاوکات بووە لەگەڵ شۆڕشەکەی غاندی لە هیندستان بۆیە ئەنداریان هەڵگرتووە کە وای پیشان بن کە جۆرێک لە بڕوایان بە هێزری ناتوند و تیژی هەیە ینی خەڵکێک بوون و سویانە بە ئاشتی مافەکانی خۆیان داخوازەکانی خۆیان پێشنەرەکانی خۆیان بخەنە ڕوو جا ئەمدارە بەدارە قوڵە ناوبراوە بۆیە مەلا حەسەنی معنەوی شاعری میلی و بەڵێ لایەنگری هەقە و لە پێڕەوانی هەقە بووە لە شعرێکیاکە بە سەردارە قوڵان و سوێتی ئەڵێ یا کەریم و یا ڕەزایە دار بەدەست دەچنە غەزایە قسە لەسەر ئەم یا کەریم و یا ڕەزایە ئەوەیە کە هەندێک پیان وایە ئەم جۆرە زیکردکردن لە وەخەکانامە بەس لە شێخ عەبدولکەریمی شەدەڵە و مامەڕەزایە سەرنجی تۆ لەم بارەیەوە یا کەریم و یا ڕەزاکە ئەوە مەسەلە شێخ عەبدولکەریم و مامەڕەزان نییە چونکە شێخ عەبدولکەریم سۆفی مریدەکانی وا ڕانەهێناوە و یا وا پەروەردە نەکردو با بڵین کە شەخص بپەرستن چکە بۆ ئەگەر شێخ عەبدولکەریمان بپەرستایە یا بە کەسایەتی چوایان بزانێت دوای ئەو هیچ شتێک نامێنێتەوە بۆ کەس شوێن کەسی تر ناکەوتن لەبەر ئەوە وان نییە ئەو حسابەی کە خەڵک ئەیکات و ئەوەی کە خەڵک ئەیڵێت وان نییە تەنیا مەسەلەی یا کەریم ناوی خوایە بەڵام وا ڕێکەوتو لەگەڵ شێخ عەبدولکەریم و مامەڕەزاش دوای شێخ عەبدولکەریم هاتووە ئەڵێ خوای ڕازیم بە ڕەزات بەو شێوەیە بیریان کردوێتەوە بەڵام خۆ لە پێش یا کەریم یا ڕەزایەکە شتی تر هەبوو لە ناو حەقەکانە کە چاک و چۆنیان کردووە اللهم صل على محمد أي بو خلق الرخنيني لسر أوا يا الله ويا محمد هبوه أي بو خلق الرخنيني لسر أوا بلام لسر يا كريم يا رزاك رخنك أويا بو شيخ عبدولكريم ومام رزا ناويان هات وليرة وشيخي طريقتك من قمانك بو جناب بس تنيا كريم ناوي خوايا ورازيشم بالرزاي خوا بابلين تنيا أويا أما مسألة يا كريم يا رزاك مسألة دارك بابلين دارە قوڵا دارەکە مەسەلەی غاندی نەبوو خۆ لە سەردەمی شێخ عەبدولکەریمی شا وتویانە گونێ بۆیە سەرف بووە مەسەلە غاندی بوو و گونێ لە هندستانەوە هات و مەسەلەی غاندی و شێخ عەبدولکەریم ئەوە بوو نا هیچ علاقەی بەوە نییە دارەکەش کە وتویانە مەسەلەی غاندی و شۆڕشی غاندی ئەوە جوان نییە پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ هەمووی ئاسایان پێ بووە هەمووی داریان پێ بووە ئەوەی من هەستم پێکرد بێت تەنیا لە ڕوانگەی ئەوە بووە یەکەم لایەنی ئەوەیان گرتووە کە هەموو کەسێکی دینی دارێکی بەدەستەوە بێ دیفاعی خۆ لێ بکەو لە هەمان کاتیشەم مەسەلە ئاشتی خوازیە مامەڕەزا کەسایەتیی زۆر ئاشتی خواز بووە حتا فەرموویەتی ئەگەر خەڵکێک بەگشتان هات لێدان لی هەڵمەگەڕێنەوە بەگژیا بێن بگەڕێنەوە بڵێن داوای لێبوورنەکەین ئەزیێتن نەبوو ئەمە ئەو ئەگەینێ مامەڕەزا کەسایەتیی وا بووە دژی شەڕ و کوشتار دژی ئەمانە بووە مەسەلەی دارەکە شەر ئەوەیە لە سەردەمی مامەڕەزا هەنی ریفۆرم و چاکسازی کۆمەڵایەتی کراوە لە نێوبستنەوەی هەقا بە تایبەت لایەنی یەکسانی نێوان ژن و پیاو تا چ ڕادەیەک مامەڕەزا کاری لەسەر یەکسانی ژن و پیاو کردوونی و ڕێبازێکی خۆیان نمونە بۆ یەکسانی مامەڕەزا و بۆ سەربەستی ئافرەت کە ئەوە بۆ یەکێک چەند کەسێک لە سەرتەکیەکانی مامەڕەزا کە دروستی کردوون ئافرەت بوون سەرتەکیە چی بوو سەرتەکیە لە باتی ئەوەی با بڵین نەقشبەندەکان خانەقایان هەیە تەکیە بە حسابی ئەوەی بچووکتر لە خانەقا
کە هەر گوندێک مامەڕزایی تیابوو بێ با بڵێن ئەو کاتە پیان وتون مامەڕزایی. ئێستا بەڵام ئێمە ئەمانەوێ هەم مامەڕزایی هەم حەمەسوور هەم حەماغایی هیچی نەمێنێ و بۆ یەکگرتنەوەی هەموو لایەک ئێمە هەمومان حەقە بین بۆ ئەوەی زیاتر دابڕان و لێک دوورکەوتنەوە نەبێت. بەڵام ئەو کاتە مامەڕزایان پێکتو و کۆمەڵی مامەڕزایان پێکتووە. مامەڕزا لێرە یەشێک لە ئەوەی کە دەردکەوێ ئاشتی خواز بووە و یەکسانی ئافرەتی ویستۆ یەشێک لەوانی کە دایناوە بۆ سەرتەچەکان ئافرەت بووە، یعنی جیاوازی نەکردو لە بین و ئافرەت و پیاوە با بڵێن خوشک و برایە. بۆ نمونە سەرتەچەی سێدەر کە ئێستا لە ناحی سوورداشە سەر بە ناحی بنگردە با بڵێن ئەو کاتە سەر بە سوورداش بووە. یەکێک لە سەرتەچەکانی ئەوێ خوشێک بووە کە مامەڕزا چۆتە لای و کتوێتی ماڵەکەی تۆتە چێە. بۆ نمونە لە منتیقی شوان هەر عینیشت مەڵحا قەرە دەرە با بڵین یەکێک لە سەرتێژەکانی ئافرەت بوو لێرەشەوە نردویانە نەک ئەوەی سەر بەخۆ بچێ. خۆ ئافرەتەکە مێردیشی هەبووە و هاوسەریشی هەبوو و ماڵیشی هەبوو مناڵیشی هەبوو. ئەنی ئەوان بڕیان بە جیاوازی ژن و پیاو نەبووە، بەڵێن بە یەکسانی ژن و پیاو هەبووە. بەڵێ باوەڕیان بە یەکسانی ئەوە نمونەیەکە بۆ یەکسانی ژن و پیاو لە ناو مامەڕزایەکانە بە تایبەتی بۆ ئەو سەردەما کە سەرتەچێ هەبێت ڕاوێژیشی پێکراوە ئیشوکارەکانیشی بەڕێوە بردو. هەر لەنێو هەخا زاراوەیەکی تر هەیە بە ناوی براسیار. بەبست لە براسیار چییە؟ ئەمانە ئیشیان چی بوو چیە بوو؟ براسیار وەکو باسمان کرد پێشتر کە هەندێک لە مریدەکانیشی عەبدولکەریم گەڕاون لە دەیەکان و وازیان لە ئیش و کار و کاسبیە ناو و تەنیا خۆیان تەرخان کردو بۆ ئیشی تەریقەت. بەمە نەوتراوە براسیار لەو سەردەمایە پیان نەوتراوە، لەو سەردەمایە پیان و تۆ شێتەکان ینی وەکو شێتی تەریقەت با بڵێن. بەڵام دێوانە بوون گەڕاون دێوانە بوون بە سەر دێهاتەکانە و باسی ئیشی تەریقەت و شێ عەبدولکەریم و هەواڵ هێنان و بردن و سەردانکردیان کردووە. ئەمانە دوایی لە سەردەمی مامەڕەزا کۆیان کردوونەوە و هەمیسان وەکو کادیر با بڵێن وەکو برای سیار بەکاریان هێناون. سیار ئەنی گەڕۆک با بڵێن برای گەڕۆک کە گەڕاون بەسەر هەموو دێهاتەکانی حەقەتی و مامەڕەزایەکانی تیابوون چوونە تەچیەکان و لەوێ هەر شتێک بوو بێ لە خانەقایەکەوە گەیاندویانە لە کەڵکەسماقەوە بە تەچیە و بە مامەڕەزایەکان و هەر شتێکیش بوو بێ لەوێەوە هێناوێنێتەوە بۆ خانەقا بۆ مامەڕەزا. بەمانە وتراوە براسەیار ڕاوێژی ناو برایەتی لەگەڵ ئەمانە کراوە، کێشەکانی ناو حەقایەتی لە ڕێگەی ئەمانەوە، سەردانەکان لە ڕێگەی ئەمانەوە بۆ بەزۆری وە پرسە و سەرخۆشیەکانیش لە ڕێگەی ئەمانەوە بوو. زۆر باشە کاک شێخاوڕێ. ئێستا ئەمێ بچینە سەر قۆناغێکی تازەی بزنەوەی حەقەکە ئەویش ساڵی 1961 مامەڕەزا کۆچی دوای یەکات بە نەخۆشی تووشی ئیفلیجێ بێ و بە نەخۆشی کۆچی دوای یەکات. لە دوای کۆچی دوای مامەڕەزا کاکە حەمەی باوکتان ئەبێتە سێهەمین ڕابەری بزنەوەی حەق. ئایا ئەو قۆناغە چۆن دەسی پێکرد؟ چۆن کاکە حەمە بووە جێنشینی مامەڕەزا؟ دوای وەفاتی مامەڕەزا کاکە حەمەی مامەڕەزا کە کوڕی مامەڕەزا بووە بە هەڵبژاردننی ناو برایەتی و حەقەیەتی و لە خانەقای کەڵکەسماق بە نوێنەری هەموو ناوچەکان لە جێگەی مامەڕەزا دانراوەتەوە سەرپەرشتی حەقەیەتی بکە و بەڕابەری حەقە دانراوەتەوە. بەڵام ئەو خۆی بەو ناوە نیناوە وتوێتی خادمی خانەقای کەڵکەسماقم و لە هەمان کاتە خەڵکی کوردستان هەمووی بەڕابەری حەقە ناسیویانە و درێژە پێدەری ڕێگای مامەڕەزا بوو شێ عەبدولکەریم بوو و برایەتی زیاتر بەکارهێناوە ئەو وەکو ئەندازیاری برایەتی ژوا بووە کاکە حەمە دوایی مامەڕەزا هەرچەندە نەشیتوانی بێت وەکو مامەڕەزا بکات بەڵام درێژە پێدەری بەرنامەکەی مامەڕەزا بوو. سەردەمی کاکە هەموو مامەڕەزاش جیاوازێکی زۆریان هەبووە. بۆ نمونە لە سەردەمی کاکە حەمەیە کە شۆڕشی ئەیلوت دەسی پێ کردووە سەرڕای ئەوەی مامەڕەزا ئەمری خوای کردووە و ماڵی مامەڕەزا بارک قورسێکیان زۆر لەسەر بوو سۆفی مرید کە مامەڕەزا تازە ئەمری خوای کردووە بەڵام شۆڕشی کوردیش ناکۆک بووە لەگەڵ ماڵی مامەڕەزایە و هاوکاری نەکردوون و کە شۆڕش دەستی پێ کردووە. لەبەر ئەوەی مامەڕەزا پێی باش نەبووە شۆڕشی ئەیلول لەو قۆناغەیە دەست بە شۆڕش بکرێ. کاکە حەمەی مامەڕەزاش هەمان هەڵوێستی هەبووە بەڵام کە شۆڕش دەستی پێ کردووە لە سەرەتاوە دژایەتی ئێمەیان کردووە با بڵێن مامەڕەزایەکانیان کردووە. لەبەر ئەوەی
چەکدارمان نەبوو لە سەرتاوە لەبەر ئەوەی تازە مامەڕەزا وەفاتی کردووە ئێمە نەچوین کاری سیاسی و حیزبایەتی و شۆڕشمان نەکردووە بەڵام پشتگیری شۆڕشمان کردووە بەڵام وەکو چەکدار لە سەرتاوە لە ساڵی 61ەوە بەشدارمان نەکردووە تاکو 63 زۆر باشە بەڵام توێژینەوەکان لێن کە کاکە حەمە پەیوەندی لەگەڵ سیاسیەکان ناباش بوو لە هەمان کاتیشا چ لە شۆڕشی نوێ و چ لە شۆڕشی ئەیلویشە بە جۆرە لە جۆرەکان بەشداریان هەبوو بەڵام ئەمە بە بڕوای تۆ پێدوانیە کاکە حەمە زیاتر لەگەڵ شۆڕشی نوێ و برادرانی یەکێتیە پەیوەندێکی قوڵتر و زیاتری هەبوو بێ بۆیە برادرانی پارتی برادرانی شۆڕشی ئەیلول وەک پێویست دۆستایەتیان لەگەڵ کاکە حەمە نەکردووە ئەو کاتی کە مامەڕەزا ئەمری خوای کرد و کاکە حەمە بووە ڕابەری بزوتنەوەی حەقا سەرەتای شۆڕشی ئەیلول بوو و یەکێتی و پارتی نەبوو تەنیا شۆڕشی ئەیلول بوو پارتی بوو حیزبی شوعیش لە ئارایە بوو ئەو کاتە حیزبی شوعی عێراقی هەبوو لەبەر ئەوە مامەڕەزا تازە مردبوو حەقەکان باوڵین مامەڕەزایەکان نەیانتوانی لە سەرتاوە بەشداری شۆڕشی ئەیلول بکەن نەیانتوانیان یانویست نەیانتوانیوە خۆیان ڕێک نەخستوەتەوە بە تەواوی و نەیانتوانی بەشداری بکەن چکە ئەوان هەمیشە ڕۆڵی نیشتیمان پەروەریان بینیوە بۆ نمونە لە کۆماری مەهاباد لەگەڵ شێخ مەحموود ئەمانە نەیانتوانیوە لەو خۆناغەیە دەست بەکاربن لە یەکەم ساتا با بڵین بەڵام وەکو حەقە و سۆفمرید زۆری ناوچەکانی کە بەشدار بوون بۆ نمونە سەرگەڵوو کە ئەڵێن ئێمەش حەقەین خاڵمان کاک تەیفور با بڵین باوکی عارف تەیفور بەشدار بوو لە شۆڕشی لە دەربەندی بازیان و کۆمەڵێکی تری لە حەقەکانیش بەشدار بوون ئەو ناکاتەوەی ئێمە بەشداریمان نەکرد بێ بەڵام وەکو ماڵی مامەڕەزا وەکو ماڵی مامەڕەزا لە سەرەتا حەمە خۆی وەکو شخصی خۆی نەیانتوانیوە بەشدار بن بەڵام پشتیان لە شۆڕش نەکردو و لە گەلەکەی خۆیان نەکردووە بەڵام زۆریش نەهامەتیمان لێ بەسەر هات لە ساڵی دوای مامەڕەزاوە کاکە حەمەی مامەڕەزا و مامەڕەزایەکان زۆر نەهامەتیان بینی لە سەرەتای شۆڕشی ئەیلولە لەبەر ئەوەی شۆڕشی ئەیلول پارتی و باڵی مەکتەبی سیاسی لێک جابوونەوە هەردوو لایەن دژایەتی ئێمەیان نەکرد لەبەرەوەی ئێمەیان بە لایەنێکی تر و بە حیزبێکی و بە گرفت دەزانی لە بەردەمی شۆڕشە لەبەر ئەوەی لە سەرەتایە چەکمان هەڵنەگرت لەبەر ئەوە بە تایبەتی کە مامجەلال و ئەوان هاتنە چێمەڕەزان ئێمە نەهامەتێکی زۆرمان بینی مامەڕەزایەکان کۆکرانەوە لە کەڵکەسماق بۆ ئەوەی بەگشتمانە نەیان و لێمان نەدەن و بەڵحاصل نەمان چەوسێنەوە و لەگەڵیانە نەبووین ئێمە لە سەرەتایە وەکو چەکدار بەڵام لەخوا بەزیاد بێ ئەو قۆناغش تێپەڕی و کۆمەڵە چەکداری ئێمە کە کاک حەمیدی مامەڕەزا سەرپەرشتیەکردن لە خەرستان کەوتنە ژێر دەستی باڵین باڵی مەکتەبی سیاسیەوە کە ئەوانیش جویان لە بارزانی نەمرن نەگرت وەکو سەرۆشی پارتی و حەقەکانیان چەک کرد لەوێ بەڵام ئێمە لەبەرەوە نەبوو بێدەسەڵات بن یا حەقەکان بێدەسەڵات بن لەبەر ئەوەی بوو حەقەتی بیری لەوە دەکردەوە وەکو چاودێرێک لە دوورەوە سەیری هەردوو باڵەکەیە کرد بۆیە لەو قۆناغدا بە پێویستی نەزانی لە سەرتاوە چەکەڵ بگرێت چکە ئەوەی بینی بوو کە لە سەرتاوە دوولایەنێکەیە لە ناو پارتیدا لەبەر ئەوە ئەو جامە خوێنەی با بڵێن بەو نەسە حەقەتی ئەو سابیرێ کردەوە وە کاکە حەمەی مامەڕەزا و برایانی مامەڕەزا ئەو جامە خوێنەی کە ئەوان لەسەر دەستیانە بۆ ئەوەی شەڕی براکوژی بەسەر ئێمە نەڕێژن ئێمە نەبینە مای شەڕی براکوژی لەخوا بەزیاد بە ئێمە لەو شەڕەش دەرچوین و تەرەف نەبوو باشە بەڵام دواتر کاکە حەمەی باوکتان لە ناو یەشێتیە تیپێک بە ناوی تیپی بیشنەوەی کەلکەسماق دروستەکات تیپێکی پێژناوە بە ناوی تیپی بیشنەوەی کەلکەسماق و لەسەر هەڵوێستەکانی تووشی ئاوارەی و چۆڵکردنی خانەخاکە و بەجێشتنی خانەخاکە بوو بۆچی دواتر لە ڕیزەکانی باڵی مەکتەبی سیاسی و یەشێتیە بەشداریە بێ بەڵام لە شۆڕشی ئەیلول لاوەک پێویست هەست ناکەی جۆرێک لە دابەشبوونی سیاسی لە نێوتی ڕوانی کاکە حەمە هەبوو لەو سەردەما لە شۆڕشی ئەیلولە لە ساڵی کۆتایی 63 بۆ 64 با بڵێن مامەڕەزایەکان و کاکە حەمەی مامەڕەزا بڕیاریاندا کە حیزبی شوعی لەوێ بوون ئێمان بە شوعی زانی
هەر لەبەر ئەوەش بوو هۆی ئەوە بوو کە هەموو شوعەکان دەرکران لە هەموو ناوچەکان و لە هەولێر و سلێمانی و لە شارەکانی ژێردەسەڵاتی ڕژەمی ئەو کاتە هاتن بۆ کەڵکەسماق بۆ قەڵای لێقاوماوان باوا بڵێن ماڵی مامەڕەزا نەهامەتێکی زۆریان لێ بەسەر هات گەیشتە ئەوەی مەڕووماڵاتیشیان نەما چکە هەر 1000 کەس زیاتر لە کەڵکەسماق کۆ بوو بووە ئیدارەی 1000 کەس لەو سەردەمەیە زۆر گرانە هیچ شتێکیان بەدەستەوە نەما بۆ نمونە ڕۆژی هەبوو لە نان و پیاز زیاتر نەبووە لە خانەخای کەڵکەسماقە لە ساڵی 63 و 62 لە نان و پیاز زیاتر نەبوو ڕۆژی وها بوو نان و ئاو هەبووە خوراوە هیچی تر نەماوە بەڵام لە سەرڕای ئەوەش بڕیاریاندا لقێک پێشمەرگە بکەنەوە و لقێکیان بۆ نەکردنەوە لە شۆڕشی ئێلول پەلێکیان بۆ کردنەوە لە سەرتا لە سەرەتایە بەڵام لە ساڵی 64 و 65 ئەو پەلەکرا بەلێق لقی مامەڕەزایەکان ناونرا و لقی حەقەش نەبوو ئەو کاتە بە لقی مامەڕەزایەکان ناونرا تا شۆڕشی ئەیلول کۆتایی پێهات و ساڵی 75 نیوەی پێشوەرەکانمان چوونە ئێران و نیوەشمان گەڕاینەوە بۆ نمونە من یەکێک ملوانی کە گەڕاینەوە بۆ عێراق من لە 4 پێنجی 75 تەسلیم بوومەوە بە ڕژێمی عێراقی ئەوانی تریش بە هەمان شێوە بەڵام ئێمە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ شۆڕشی کووردا ماوەتەوە هەر بەردەوام بووین من بۆ خۆم شخصی پەیوەندی بە شەهید ئیدریسەوە بوو کاک ئیدریسی ڕەحمەتی تاکو ساڵی 75 گەڕاوینەوە و تەسلیم بوومەوە پەیوەندیم پێوەی بووە بەڵام دوای ئەوە لە پچڕانی پەیوەندێکەیە من هەموو لایەکمان ئێمە وەکو شێخانی کەڵکەسماق و شەداڵە و ئەسکەر و گۆپتەپە ڕاستە و خۆی پەیوەندیمان بە شەید عەلی ئەسکەریەوە بووە بۆ دروستکردنەوەی شۆڕش بۆ نمونە بۆ دروستکردنەوەی شۆڕژ یا بۆ زیینکردنەوەی بزنەوەی حەقا توێژینەوەکان توێژەکان عەلی ئەسکەریش سەر بە حەقە بوو بەڵێ عەلی ئەسکەریش سەر بە حەقە بووە بەڵام لە هەندێک حاڵەتە زیانی بە حەقە گەیاندۆ نەک سوودی پێ بگەێنێت بۆ نمونە لە کاتی چەمە ڕەزانە زیانی بە مامەڕەزایەکان گەیاند و مامەڕەزایەکان یەکێک لەوانە کە کوڕی مامەڕەزا بوو کاک حەمید عەلی ئەسکەری و ئەوان گرتیان و بردیانە چەمە ڕەزان و سزنیان کرد و هەر بەهۆی ئەوەوە تووشی نەخۆشی ڕەبۆ بوو لە ساڵی 75 لە ئێران کۆچی دوایی کرد و ئێستاش گۆڕەکەی لە ئێران نهاتۆتەوە با بڵێن لە شۆڕشی ئەیلول باش کاک شێخاوڕێ ببوورە تۆ ئەماژەت بۆ کرد کە برادرانی باڵی مەکتەبی سیاسی و برادرانی شۆڕشی ئەیلول پێیان وابوو ئێوە شوێعین بەڵێ ئایا بەڕاستی ئێوە لایەنگری حیزبی شوێعی بوون لە سەردەمی مامەڕەزا وەکو کەسێکی ئاشتی خواز وەکو هەبوونی حیزبی شوعی لە عێراقا خۆشی بە کەسێک پێشکەوتو زانیوە زیاتر لە حیزبی شوعی نزیک بووە بەڵام وەکو حیزبایەتی نەکردو و بە مرید و سۆفیەکانیشی وتوێتی لەگەڵیان نابڕۆن بەڵام مەبن بە حیزبی و خۆتان تەسلیمی حیزب مەکەن لەبەرەوەی ئێمە تەریقەتمانەیە و ڕێبازێکی نەقشبەندین و ڕێبازێکی تایبەتی خۆمان هەیە و ئەگەر بمانویستای ئێمە خۆمان حیزبمان دروست دەکرد بۆ نمونە لەگەڵ حیزبی هیواش پەیوەندی و دۆستایەتیان هەبووە لە کاتی خۆیە یەکێک لەوانەیە کە نوێنەری مامەڕەزا بۆ لە حیزبیوە مەلا سابیری سۆفی محەممەد بۆ لە سلەیمانی حەمەد ئەمین عارەب بووە لە کەرکووک زۆری سۆفیەکان لەگەڵ حیزبی هیواش پەیوەندیان هەبوو بۆ نمونە کۆماری مەهابادی شەروە لەگەڵ شێخ ئەحمەدی بارزانە بە حکمی تەریقەت و کۆماری مەهاباتیشەوە مامەڕەزا علاقاتیشی زۆر بەهێزی هەبووە و شێخ ئەحمەدی بارزان لە ساڵی 59 لە کاتی نەخۆشیەکەی هاتوو سەردانی مامەڕەزای کردو لە کەڵکەسماق ئەو پەیوەندی هەر ماوەتەوە درێژەشی هەبوو تا شۆڕشی ئەیلولیش کۆتایی هەبوو ئێستاش بای خۆی پەیوەندیەکە و هەرماوە و هەروە خۆیەتی بەڵام ئەڵێ کاتێک لە بەرپرسیشی باڵای شوعیان پرسیوە بۆچی زۆربەی شەهیدەکانتان لە کۆیەیە لە وەڵامەوە توێتی لە بەرووی کە خەڵکی ئومەتی قیامەتی حەقەیە ئەمە دلیلێک نییە بۆەوەی کە ئێوە زۆر نزیک بوون لە برادرانی حیزبی شوعیەوە نەک دوای بوونی دوای هاتنی شوعی بۆ کەڵکەسماق نەک نزیک بوون لە شوعیەوە بۆ نمونە کاک حەمیدی کوڕی مامەڕەزا بۆتە مەسئولی ناوچەش وەکو لیژنە مەحەلی وا بووە بۆ نمونە مامتەهای مامەڕەزا یەکێک بووە لە زابتەکانی عێراقی کە دوای تەواوکردنی کولیە هاتوتەوە لەگەڵ هاوڕێ شوعەکانە چۆ بۆ شەڕی حەسەن بەگ و شەڕی گەورەی حەسەن بەگ ئەوانە بەشداری کردووە بەڵام دوایی کە پەلێک کراوەتەوە لە ناو پارتی گەڕاونەوە ناو پارتی و
بەڵام ئەو کاتەش وەکو پارتی نەبوون با بڵێن وەکو پارتی کاریان نەکردووە گومانیشان هەر لەسەر بۆ ئەمانە کە شوعین لە ناو پارتیشە لە ناو باڵی مەکتەبی سیاسیشە بە هەمان شێوە. زۆر باشە کەواتە بۆچی دوای ئەم هەڵوێستانەی ئێوە لە ئاکامە لە ساڵی 1990دا کاکە حەمەی باوکتان خۆی تەسلیمی حیزبی باسەکات بەڵام پاش وەرگرتنی پشوویەک وەڵامی پرسیارەکەم بەڕۆبەر ێزان پشوویەک وەرەگرین و دواتر ئەگەڕێنەوە بەلاتە.